بالت الخومبي. ئاواتێکی باش بوو أيوة والله الحمد لله. سلااو لێبێت چۆن بۆ شەواتونەتە فیستیواڵی سەری ساڵ سلااو لە تۆش دەێ و لە هەموو خۆشەویستانەوەی لەو فیستیڤاڵی بەشدارم. چۆن بوو بڕیارتاندا سەردانی فیستیواڵە بکەن وڵای ئێمەژە کۆخەرکە حەزماکە جەوە بگۆڕین و پیاسەشی دەرەوە بکەین و کەشەوە فیستیڤالەوە بگرین و بزانین چۆن و فیستیواڵەکە چۆنە زۆر زۆر خۆشە بەڕاستی یعنی قەرەباڕغە بەڵام لەگەڵ قەرەباڕغێش خەڵکەکی زۆر ئەنێمنی دەپارێزتن و زۆر خۆشە. ئەس دەکەی ئەم ساڵ جیاوازیە و فیستیواڵ لەگە ساڵانی ڕابردوو بەخوای طبعاً جیازەکەیە بەڵام واژ نیە هەر وەکو ساڵانی پێشترە بۆ شێوێ نیە ئەوەی باسی دەکەین ینی سەردانی فیستیواڵت کێتا کردووە بەڵێ فیستیڤاڵی ڕانیش چوون دەربەند ڕانی بەشداری وێ دەریشما کردووە بەڵام ئەویان خۆشترە لەوێ فیستیواڵی ئەو لێر خۆشترا بەڵێ بێگومان باشە. ئەو کەمەک دوور بووە گەناوی زۆر زۆر خۆش بوو بەڵام ئەو ڕێگایەکەی کەمەک سەخت بوو. پلانتان چییە بۆ ساڵی 2026 بەخوای هەموو ئینسانە پلانیە بەڵام ئەویش دەبخوای گەورە ئەگەر ڕێگەمان پێ بدات و ئاواتەکانمان بیتەدی ئینشاڵە دەبێت. ئینشاڵڵە خات و سلااو لێبێت دەمێت دوخسم بۆ بکەیت تۆش پلانت چیە لە ساڵی نوێ چیت هەیە سلااو لە ئێوەش بەخێر بێن وەڵی ئینشاڵە ساڵ نوێ دەبتە ساڵێکی خۆش لە هەموو لایەکی وەڵا پلان ئینشاڵە دیاریکراوت نیە ناوەڵە شتێکی وانە. باشە چ ئاواتێکتە لە ساڵی 2025 بە ئاواتەکەت گەیشتی والله الحمد لله. چی بوو ئاواتەکەت؟ والله بالت الخومبي. ئاواتێکی باش بوو أيوة والله الحمد لله. فیستیواڵەکەت چۆنە پێ دەڵێن بە تۆمزیە ناوتیان هەر بۆ خۆش ناوەڵە بەخۆی حەزی لێیە بەخۆی حەزی لێیە؟ حەزی لێیە لە دەرێ و لە جیان و فیستیڤالەکە زۆر خۆشە وەڵا ئینشاڵڵا ئەم ساڵ فیستیڤاڵی منداڵەکەشانی ناوە خەوتوێ لەناو عەرەبانە باشە نووسە ئەگەنە مشکلە بوو دەگریا ینی باشە نووسێ سرعتان کردیە والله.